ئەو مامۆستایانەی لە سنووری ناحیەکانی قەرەتەپە و جەبارەدا وانە دەڵێنەوە و سەر بە میلاکی حکوومەتی هەرێمن کە ژمارەیان پترە لە 1000 مامۆستا لە ئاوکاری ڕێکخراوە ئەڵمانیەکە بێبەشکراون کە هەموو مامۆستایانی کوردستانی گرتەوە. ئەوان نیگەرانن کە لە ئەرکدا وەک مامۆستایانی ترن بەڵام پاداش نایانگرێتەوە. داواکەم لە هاوکاریەکەین لێتان کە ئەو منەظەمەی ئەڵمانیە کەوەها پارەی دا بە مامۆسایان ئێمەش بێبەش نەکا لەو پارەیە چونکە ئێمە بەردەوام بیمانە لە دەوامەکەی خۆمان سەرەتا هەر دەواممان کردیە و بایکۆتمان نەکردیە. ڕێکخراوی GIZ ئەڵمانی وەک هاوکاریەک بۆ مامۆستایانی کوردستان بڕەپارەیەکی بەخشی بەو مامۆستایانەی لە دەرەوەی شارەکان خزمەت دەکەن، بەڵام لەم ناوچانەی قەرەتەپە و جەبارەدا دایان مامۆستای خوێندنگا کوردیەکان کە میلاکی هەرێمیشن چاویان بەو پاداشتان نەکەوت. نوێنەری یەکێتی مامۆستایانیش ئەم بابەتە بەنایەکسانی لە یەک دەداتەوە. مامۆستاکان لێرە قسووریان نەکردیە بەڕاستی ئەم مامۆستانە کە لێران وەکو پێشمەرگە چۆن لە سەنگەرەکان بوون ئاوا دەوامی خۆیان کردیە بایکۆتیان نەکردیە لەگەڵ قوتابەکان بوونە دەوامی بە تەواوەتی دەوامیان کردیە. جا من داوا ئەکەم لە بەرپرسانی کوردستان دەنگی ئەم مامۆستایانە چۆن منێگەێنم ئەوە ئەوانش بتوانن لە ڕێگەی خۆیان و ئەم مامۆستانش هەمووی کە لێران ئەو هاوکاریە بگەیە پیان چونکە لەم ڕۆژە قەیرانی دارایی قەیرانی دارایی ئەوش یارمەتیەکە بۆ مامۆستاکان دەوامی خۆیان کردیە ئیشی خۆیانیان کردیە بەڵام ئەبێ حکوومەتەکەمان ئەبێ وەزیرمان ئەبێ بەرپرسەکان ئەمەیان لەبەرچاو بێ. خوێندنگاکانی ئەم سنوورە سەر بە پەروەردەی خانەقینن. بەشێکی زۆری مامۆستاکان لە سەرەتای ساڵەوە نەیان هێشتووە بایکۆتکردن لە خوێندنگا دایان بڕێت و بەردەوام بوون لە پرۆسەی خوێندن کەچی لەم وەرگرتنی پاداشتەدا ئەخرێنە دەرەوەی بازنەی هاوکاریەوە. سامان کەریم، کورتسات نیوز، ناحیی جەبارە.